برنامج شامپانزا بە چیرۆکی یەکێک لەو تۆمەتباران دەست پێ دەکەین کە ئەم زیندانەی کردوتە چارەنووسی خۆی. تۆمەتبار دوای ئەنجامدانی ئەم تاوانە ئەم زیندانەیە. ئەو تۆمەتبارە لە هیچ شوێنێک دەستی نەپاراستوە، لە هیچ ماڵێک لە هیچ دوکانێک دزی ماتۆڕی ئەنجام داوە، دزی پاسکی سواری ئەنجام داوە، چوتە هەر ماڵێک بەسەر ماڵێکی داداوە پارەی دزیوە زێر دزیوە، بۆیە دەستی لە هیچ شتێک نەپاراستوە کە هاتوۆتە پێشی. سەدان منداڵ چاوەڕێی باوکەکانن ئەوانەی کە تووشی تاوان بووینە منداڵەکانیان بێناز بوون. هەر ڕاجیراوێک کە لەلای ئێمە بندە پاش ئەنجامدانی ئەو تاوانێک کە ئەنجامی داوە زۆر پەشیمانە لەو کارە تاوانەیە کە ئەنجامی داوە. لە بەرنامەی شامپانزی ئەمجارە دەمەوێت بە وتەی تۆمەتبارێک دەست پێ بکەم کە گوتی زیندان وەک قەبرستان وایە بە زوندیەتی تێدا بدنێژن. ئەمە وتەی تۆمەتبارێکە کە تاوانێکی ئەنجام داوە. ئێمە لە گرتوخانەی کاتی هەولێرین لە یەکێک لەو زیندانیانەی کەوا مرۆڤ خۆی چارەنووسی خۆی دەخاتە ئێرە. ئەمە وە قەفەسێک وایە ئەگەر بتەوێت ئەمە دەکەوێت ناو ئەم قەفەزە ئازادی خۆت دەست دەدەیت. ئەمە لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی ئەوەی کە بتەوێت تاوانێک ئەنجام بدەیت. مرۆڤ لە دەستە خۆیەتی ئەگەر ئەم زیندانە هەڵبژێرێت یان بێت لێی دوور بێت. لە بەرنامەی شامپانزا بە چیرۆکی یەکێک لەو تۆمەتباران دەست پێ دەکەین کە ئەم زیندانەی کردوتە چارەنووسی خۆی بە ئەنجامدانی 28 تاوان لە ماوەیەکی کورت بە تەمەنێکی بچووکەوەش. ئەو کەسە ئێستا دەست پۆلیسی هەولێرە. وردەکاری چیرۆکی ئەم تۆمەتبارە کاریگەرە دەجێڕینەوە و ئەوەتان پێ دەڵێن هۆکاری زیندانی ئەم تۆمەتبارە لایەنی یاسایەکە و ئەو ڕۆژ نیشاندێن ئەم تۆمەتبارە چەند پەشیمانە لەم تاوانەی ئەنجامیدایە کە چارەنووسی تۆمەتبار دوای ئەنجامدانی ئەم تاوانە ئەم زیندانەیە. چیرۆکی ئەو تاوانە و بەشێک لە زیندانیان دەجێڕینەوە. تۆمەتبار ماوەی 2 مانگ 28 تاوانی دزی لە ناو ماڵان لە چەند گەڕەکێک ئەنجام بدات. دزی لە ناو چەند ئۆتۆمبیلێک لە درەنگانی شەو دەکات. هەرچی کەوت با بەردەستی ڕایدەماڵی لە پارە و کەلوپەلی گرانبەها و تەیر و توار و باڵندەی ماڵان دەیان کەلوپەلی تر. دوای زیادبوونی حاڵەتەکانی دزی چەندین دادخواز لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر سکاڵا تۆمار دەکات. پۆلیسی هەولێر لە ڕێگەی نێژنی تاوان و بنکەکانی پۆلیس دەست دەکەن بە چاودێری و دۆزینەوەی شامپانزەی تۆمەتبار. دوای ماوەیەک تۆمەتبار ناسنامەی دیاری دەکرێت. دوای بەدۆداچوون و لێکۆڵینەوە تۆمەتبار لە کۆتا تاوانی لەلایەن پۆلیسی هەولێر دەستگیر دەکرێت. ئەو تۆمەتبارە جیا لەوەی کە 28 تاوانی دزی ئەنجام داوە پێشتر ڕێگریشی کردووە. دوای ئەوەی چەند هاوڵاتیەک لە دانیشتووی شاری هەولێر سەردانی چەند بنکەیەکمان دەکەن کەوا دزیان لێکراوە سکاڵا تۆمار دەکەن. ئێمەش لە تیمەکانمان لە بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر بە دوواداچوونمان کرد بۆ ئەو جۆری تاوانە و بۆ دەستنیشانکردنی
تاوانەکە و دەستنیشانکردنی ناونیشانی تۆمەتبار دەرکەوت کەوا تۆمەتبار لە چەند گەڕەکێکی جیاجیای شاری هەولێر تاوانی دزی ئەنجامداوە. هەر بۆیش تیمەکانمان لە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر بنکەی پۆلیسی بەحرکە هەڵسان بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێک لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی عنکاوە ئەوە بوو لەو کاتە تۆمەتبار دەژیکرا. تۆمەتبار لە کاتی لێکۆڵینەوە دانی نا بەوەی کەوا 28 تاوانی زۆراوزۆری ئەنجام داوە و هەروەها پێشتریش ئەم تۆمەتبارە کاری ڕێگری کردو و هەروەها پێشینەی تاوانی دزیکردنی هەبوو و پێشتر ڕاگیراوە و هەروە بە کەفالە بەروە. تۆمەتبار دوای دەرجکردنی بە فەرمانی دادوەر ڕادەگیرێت. چیرۆکی تۆمەتبار لە زیندان دەست پێ دەکات. دوای وەرگرتنی ڕەزامەندی دادوەر دەچینە گرتوخانەی کاتی هەولێر. شوێن پەنجە ئەم جارە چیرۆکی تۆمەتبارێک دەجێڕێتەوە باز دەکات کە 28 تاوانی لە ماوەی 2 مانگ ئەنجام داوە. لەم بەرنامە تەواوی وردەکاریەکان دەخێنە ڕوو و لایەنی یاسایی هەوڵەکانی حکوومەت باز دەکەین. لێرە تۆمەتبار دەبینین لە بەشێکی زۆر لە گەڕەک و ناحیەکانی شاری هەولێر تاوانی دزی ئەنجام داوە. تاوانەکانی زیاتر لە کاتی شەوانە کردووە. پۆلیسی پارێزگای هەولێر ڕایدەگەیەنێت تۆمەتبارێکیان دەژی کردووە. ئەم تۆمەتبارە لە ماوەی 2 مانگ 28 تاوانی دزی لە چەنگەرەکەی شاری هەولێر ئەنجام دەدات. تاوانەکانیشی دزینی بایسکیل، مانتۆرسکیل، دزی لە ماڵان کردووە لە هەر شوێنێکیش لە هەر ماڵێکیش کە ئەمە بە هەر شوێنێکدا ڕۆیشتووە دەستی نەپاراستووە ئەوەی هاتۆتە پێشی دەستی پێداهیناوە. لەو ماڵانەش کە تاوانی دزی ئەنجام داوە دەڵێ ئەگەر باڵندەشی لێ بووە بولبول بووە هەرچ بووە ئەوانەشی دزیە. ئەم تاوانێک کە ئەنجامدایە ئیدی دادخوازەکان دەستنا بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر لە بنکەکانی پۆلیس کاڵا تۆمار دەکەن کە چەند حالەتێکی دزی لە چەنگەڕەکێک لە ماوەیەکی دیاریکراو ڕوویداوە. باشە پۆلیسی پارێزگای هەولێر لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی عنکاوە دەست بە دۆداچوون دەکەن ناسنامەی تۆمەتبار ئەدۆزنەوە لە ئۆپەراسیۆنێک تۆمەتبار لەسەر فەرمانی دادوەر دەستگیر دەکرێت کە تۆمەتبار دەستگیر دەکرێت دان بە تاوانەکەی دادەنێت کە پێشتریش پێشینەی تاوانی هەبووە. تۆمەتبار لە ڕابردوو ڕێگریش بووە کاری تاوانی ڕێگری ئەنجام داوە جگەلەوەی لە پاڵ دزیەکە دەردەکەوێت کە 28 تاوانی دزی لە 2000 لە ماوەی 2 مانگ ئەنجامدات بە دزینی هەرچی کەتە بەردەستی لە مانتۆسکیل و پاسکیل و پارە و بولبول و باڵندە و دەست پێداهیناوە. بۆیە تۆمەتباردان بە تاوانەکە دەدەنێت ئێستا لەلایەن پۆلیسی پارێزگای هەولێر بە فەرمانی دادوەر ڕاگیراوە. بارم بە 28 دزی پاسکیرم بردیە ماتۆرم بردیە بلبلم بردیە زۆرتر بە شەو دەچوون بە ڕۆژ دەچوون
زاری وا سەعات 2 شەو دەچووم ماتۆرم دەهینا پاسکرم دەهینا بربرم دەبر ڕۆژێکیش لە شەو بوو بە بەختیاری ماتۆرشمان زۆر دەبر دەوێنە لە عەنکاوە ناو ئەوەی شارە عەتوبار ئەو کاتانە ماتۆرمان دەدزی ماتۆر حەسم ماتۆر بوو ماتۆرمان دەدا بە 100,000 ماتۆرمان دەدا بە 50,000 ماتۆرمان دەدا بە 40,000 بە شێستمان دەدا بە حەفتامان دەدا ماتۆری ئاخرین ماتۆرمان برد بە 250,000مان فرۆشت ماتۆرەکە سپر بوو دەستکایەتیش هیچ نەکرا بوو زۆربەی ئاخیرانەکە ماتۆرەکەمە 100,000 بوو برادەرمیان فێرکرد یەکەمین دزیم ماتۆر بوو ماتۆر سشکیر بوو لە من دەستی عەنکاوە ئەو برادەرم هەند تەلەفۆن کوی گوتی وەرە باپسی ماتۆرە بینین بە پارەشی زۆر ماتۆرەکمان دەیا بە 350,000 چون بردمان 350,000ەکەمان وەرگرت ئەو جیرە ناوی منیدا فێرە ئەو وەزعانی کردن بەس فێرە عاشیشم بە شیشی نەکردن فێرە هەموو شتەشی کردن دەی دوارەکان زۆربەی زۆر بلبل ئەوە بوو کەناری بوو ئەوەی دووقلەکە سەیکە بیان کونە نازانم ناویان چییە زۆربەی زۆر ئەو نەوعانە بلبلانە بوو دەمان فرۆشت دەچونە بازار دەمان فرۆشت بە شتێکی زۆر هەرزانمان دەدا بە 30مان دەدا بە 50مان دەدا بە 40مان دەدا بە 35مان دەدا بلبلێک خوڵمایی بە 140,000 فرۆشت ڕێکەوتی 13/11/2025 کاتژمێر 8:45 خوڵێکی بەیانی ئاگادارکراینەوە لە لەوەی هەوڵدەرێکەوە کەوا کەسێکی نەناسراوە هەوڵی دزینی ماتۆرسیکلێک دەدات لە سنووری بنکەکەمان دوای وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی عەنکاوە مەفرەزای بنکەکەمان دەرچوو بۆ شوێنی ڕوودا و توانیمان لە خلالی چارێگێک 15 خوڵک تۆمەتبار دەستگیر بکەین و دەستمان کرد بە ڕێکارەکانی لێکۆڵینەوە لە ئەنجامی لێکۆڵینەوەدا لە وەرگرتنی وتەی تۆمەتباردانینە بە تاوانەکەی لە زمنی تاوانەکەی زیاتر لە 28 تاوانی تری جۆری دەزیکردنی ئەنجام داوە و وتەکانی وەرگیرا و ڕەوانی بەڕێز بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوە کرا بەڕێزیان بڕیاریدا بە ڕاگیرانی تۆمەتبار بە پێی مادەی 446 لە یاسای سزادانی عێراقی من العقارات ايش دكم ماتورم دزرا ساعة هشتي شوي او زتسوم مركز شكايات مكرت والحمد لله متهمة كيان قلتيان أنا والله انتشر موتوري من قبل 15 يوم وخبرنا على المركز بفرع بحركة والله من يومين خبرونا يقولون إنه كمشوا متهم والحمد لله رجعوا لنا حقنا. ئەو تۆمەتبارە لە کاتی ئەنجامدانی دوایین دزی کە دزی 28مینە کەوا دەیویست ماتۆرسکیلێک بدزیت لەو کاتەدا تیمەکانمان دەژیریان کرد و هەروەها ئەو تۆمەتبارە لە هیچ شوێنێک دەستی نەپاراستوە لە هیچ ماڵێک لە هیچ دوکانێک بۆ نمونە دزی ماتۆری ئەنجام داوە دزی پاسکی سواری ئەنجام داوە چوتە هەر ماڵێک بەسەر ماڵێکی داداوە پارەی دزیوە زێر دزیوە بۆیە دەستی لە هیچ شتێک نەپاراستوە کە هاتوۆتە پێش و هەروەها ئەو تۆمەتبارە ئێستا بەپێی مادەی 446 لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە عەنکاوە بەندکراوە لە بەشی گرتن و گواستنەوەی هەولێر و هەروەها دەمێ ئەوە بخەمە ڕوو کەوا تاوانی دزی لە شاری هەولێر بەگشتی زۆر ڕووی لە کەمیە دەتوانم بڵێم بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاسی وشیاری هاوڵاتیانمان زۆر سوپاسیان دەکەین پێشەموو شتێکەوە هەر تاوانێکی لەم شێوە یاخود هەر دیاردێکی لەو شێوە ببینن تیمەکانمان ئاگدار دەکەنەوە بە هەموو ژمارە تەلەفۆنەکانمانکەوە معلومی زەناویانە. لە شوێن پەنجات چەند چیرۆکێکی تۆمەتباران لە ناو زیندان دەجێڕینەوە. چیرۆکی یەکەم سەرەتای چونە ژوورەوەی تۆمەتبارێکە. چیرۆکی دووەم و سێەم ئەو زیندانیانەی پەشیمان دایگرتوونە و زیندان ژیانیانی زەوت کرد لە ئەنجامی پابەند نەبوون بە یاسا و دەستبردن بۆ تاوان.
لە زیندان زیندانیان دەیانەوێت پەیام و دەنجیان بە کۆمەلگا بگەینن کە چۆن زیندان لە خۆشەویستی و سۆزی دایک و باوک و خێزان و منداڵەکانیان بێبەشی کردوون. لێرە دیمەنی تراژیدی و ناخەژێن هەیە. هەر هەنگاوێک بەرەو تاوان وەک ئەوە وایە، وەک ئەو هەنگاوی من وایە کە بەرەو زیندان ببات. ئەم دەرگەی زیندان چارە نووسی ئەو کەسانەیە کە بیرە تاوان دەکەنەوە، تاوان ئەنجامەدەن، دەمێ ئەوەتان پێ بڵێم. هەموو هەوڵ حکومت دەستگا ئەمنیەکان بۆ چییە کاتێک دەڵێت پێویستە تۆ کە کێشەیەکت هێپەنا بۆ یاسا بی نەک بیرە تۆڵەسەدنەوە بکەیەوە. یان ئەوانەیە دەیانێت تاوانێک ئەنجام بدەن، چارە نووسیان لەم دەرگایە کە دێنە ژوورەوە ئیدی دەرچوون ئەستەمە بە پێی ئەم تاوانێکە ئەنجامی دات. یاسا لە ژێر یاسا کە دانراوە بۆ هەر کەسێک کە تاوان دەکات بە پێی زۆری تاوان بە پێی یاسایەکە دەربازبوونیە تا یاسا بڕێڕدات. بۆ ئەوەی پارێزراو بێت، سەلامەت بێت، دووربی لە تاوان پابەندی یاسا بین و پەنا بۆ دامدەستگامیەکان بێن بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئێمە لە زیندانین، لێچێک لە گرتوخانەکان لێرە سەدان چیرۆکی زۆرا زۆر هەیە. لێرە سەدان منداڵ چاوەڕێی باوکەکانن، ئەوانەی کە تووشی تاوان بووینە منداڵەکانیان بێناز بوون، بێبەش بوون لە خۆشەویستی سۆزی باوکیان، براکانیان. ئەو دایکانە لە پێناو چی بکەین بۆ ئەوەی چارەنووسمان نەکەوێتە زیندان؟ بەزدی کاگاران قسەکانت زۆر ڕاستە، بە حەقەت ئەمێ ئەوە بڵێن زۆر پەشیمانین کە ئێمە ئەو تاوانەمان کردووە. هەرچیەک بکەی ئێرە زیندانە. بەزدی ئەمێوەش بڵێم تا گرتن گواستنەوەی ئێرە ئیداری گرتن گواستنەوە زۆریش باشە، بەڵام هەرچیەک بە ئێرە زیندانە، دوور لە کەس و کار، دوور لە عایلەی خۆت، دابڕاوی لە هەموو شتێک. باشە ئێستا قسانیان من باسم کرد، یعنی زانە هەڵەیەک دەبتە سەبەبی چێ؟ ئەگە پابەندی یاسابی یان کێشەکە هێپەنا بۆ حکومت بێت، بۆ دامزگامنی بێت، ئەو قسانە چەند کاریگەری هەبووە، ئەوگۆ لە ناو زیندانەکان، ناو بەندکراوەکان، ئەوان ڕئیان چێ لەسەر هەوڵەکانی حکومت کە دەیەوێت دەستگامنەکان دایانە خەڵک هۆشیار بیتەوە. ڕوو لە یاساکە نەگەڕ لە تۆڵەسەدنەوە و تاوان بکەن. ڕئیەکان باشە، یعنی خەڵک ئەوانە جێگرن، پەشیمانن. بەڵێ بەجددی زۆر پەشیمانم، لە خۆمە دەست پێکەم زۆر پەشیمانم. پەشیمانیش دادمان نادا کە ئێمە تاوانێکمان کردو، غەڵەتێکمان کردو، ئیستا پەشیمانی. بۆیە هیچ کەسێک بەنا نەباتە بەر تۆڵەسەدنەوە. یاسا هەیە، دادگا هەیە، حکومەت هەیە، هێزی ئەمنیمانەیە کە تووشی خەڵەتێکی بی پەنا بەرەبەر هێزی ئەمنیەکان نەوەکو تۆڵەسەدنەوە. بەزدی بە بینەری بەنامەکەی جەنابتین زۆر سوودمان لێ وەرگرتووە، زۆر ئیسفادەمان لێ کردووە. منکو خۆم ئەمێ باسی یەکەم شت چەکی بێمۆڵەت بکەم. زۆری ئەو تاوانانی کە ڕوو ئەدا بەبوونی چەکی بێمۆڵەتەوەی. بۆی داواکارم بە حکومەت هێرمی کوردستان ئیشێک بکە چەکی بێمۆڵەت بەجددی بنەبڕ بکە. ئەگە بنەبڕش نەکرێ زۆر کەمی کاتەوە. لێرە خەڵک ئەوانەی دێن پەشیمانن، زۆر پەشیمان، زۆربمان پەشیمانی داوا دەکەین ئەو خەڵکانەی کە لە دەرەوەن بەڕاستی یعنی داوایان لێ دەکەین ساو لە ئێمە نەکەن لە تۆمەت و ئەمە هەموو پەشیمانی لێکوانەکە ئێمە تا پەشیمانی زۆر کەسی دەبینی یعنی ئێستا خەڵکانەکەی بە ئاواتە بەس منداڵەکانی ببین لێرە بە ئاواتن یعنی بەس یەک دەخەجیان لە دەنجی بی منداڵەکەی لە باوەشک و کۆی تازە بینیمان ئێستا. بەڵێ ڕاستی زۆر پەشیمانی داوانە و هاوڵاتیانە دەکەی بەنابەر بۆ یاسایی تۆمەت و چەکی بێمۆڵەت و ئەمانە بەندکراون خۆیان. هەر کەسە تۆمەتبارە بە تاوانێک یەکلا نەبووتەوە بزەم تاوانەکانیان، ئەمە دادگا بڕیاردات. بەڵام ئەوانە ئێمەیان ڕاگرت لە کاتی قسەکردن دیار بوو جوان لە کۆمنت ئێمە بوو. ئەوانە خۆشحاڵم بۆی هەوڵی حکوومەت بۆ هۆشیارکردنەوەی گەنجەکان، کۆمەلگا و ئەو ڕێکارانەش کە هەیە هاوکاریان دەکرێت. دەمێەوە بڵێم ڕاست ئێرە زیندانە، ڕاستە لێرە باسم کرد تۆمەتبارە گوتی ئەمە وەکو گۆڕستانە گوایە بە زیندوێتی تێدا بێت. لەگەڵ ئەوەش لێرە حکوومەت مافی ئەو بەندکراوانە، ئەو ڕاگیراوانە، ئەو زیندانە پاراستووە، ئەوانە مافی خۆیان هەیە. خزمە گوزارەکان دابین کرا لایانی مافی مرۆڤ هەمووی پارێزراوە لێرە، هەموو شتێکیان بۆ دابین کراوە. بەڵام تێری ئەویان ناکات کە دووری خێزانەکانیانن کە لەو ئازادی دەرێ بێبەشن، لەو هەموو تام و چێژەی بێبەشن. بۆیە ئەمە بوتەی وان بوو کە پەشیمانن پەیامیاندا ئێمەیان بینی. بۆیە ئێمە لە بەرنامەیەکیان پەنجە بەردەوام دەبین بۆ ئەوەی کۆمەلگەچی تەندروست و سەلامەت بنیاد بنین بۆ ئەوەی کەس چارەنووسی وەکو ئەم زیندانیانە لێنێت و
بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی هۆشا دروست بێت ئەوانە هەوڵی حکومەتیشیان باز کرد ئەمانە ئەو هەوڵی حکومەت کە دەبینن زۆر پێ خۆشحاڵن کە دەبینن ڕاستە لە زیندانن بەڵام هەوڵی هۆشیاکردنەوەیشە لە زیندانەکان لە ڕێگەی پرۆگرامەکان ئەمانە بینەرن دەبین حکومەت چەند پێداگریش لە مافەکانیان دەکات مافەکانیشان ئەپارێزن ڕاستە ئەمانە پێچوانی یاسا مامە ڕەفتاریان کردووە بۆیە هەموو ئەو هەوڵانە بۆ ئەوەیە کۆمەڵگەی سەلامەت بنیان بێت منداڵەکان لە باوشی گەرمی باوچیان بێبەش دەبن هاوسەرەکان بێ پشت و پەنا دەمێننەوە کاتێک کە تومەنبار تاوانێک ئەنجام دەدات بە پێی یاسا مامەڵەی لەگەر دەکرێت و بە بڕیاری بەڕێزدادوەری لە کۆڵینەوەی هەولێر بڕیاری دەستگیرکردنی لۆ دەرەچێت و دەستگیر دەکرێت و ڕەوانەی بەندیخانە دەکرێت و ئێمە وەکو بەشی گرتنەوەی گواستنەوەی هەولێر ڕێکارە یاسایەکانی بەرامبەر دەکرێت نەبەر و دەمەوێت ئەوەی بەگشت هاوڵاتیان بڵێن کە هەر ڕاگیراوێک کە لەلای ئێمە بەندە پاش ئەنجامدانی ئەو تاوانی کە ئەنجامی داوە زۆر پەشیمانە لەو کارە تاوانی کە ئەنجامی داوە و هەروەها ڕاگیراومان هەیە لەلای ئێمە کە پاش ئەوەی کە حکم دەدرێت و لەو تاوانی کە ئەنجامی داوە لە ساڵیەکە تا 2 ساڵە تا دەگاتە هەتایی لە سێدارەدان بۆیە داواکارم لە هاوڵاتیانی بەڕێز بۆ پەنا ببەن بۆ یاسا پەنا ببەن بۆ قانون بۆ ئەوەی کە لە کاتی هەبوونی هەر کێشەیەک بۆ وەرگرتنەوەی مافەکانیان و هەر هاوڵاتیەک بەنیاز بێت تاوان ئەنجام بدات ئەوەی لەبیر نەچێت کە چارە نووسەکەی زیندانە. سەبارەت بە سزای یاسایی ئەم تاوانە پارێزەرێک باز لە سزاکان دەکات. یاسای سزای عێراقی ژمارە 111 ساڵی 1969 لە 5 مادە زۆر بەڕوونی باسی تاوانی دزی کردووە و یەکێ لە یاسا هەرە باشەکان کە شی کردیتەوە زۆر بەتوانی لەو مادانە لە مادە 439 تا مادە 444 باسی تاوانی دزی دەکا و سزاکانی دەست پێ دەکا بە دزینی شتێکی نۆرمال یا شتێکی بچووک خۆی دزین چییە تۆ ماڵێکی گوازراو کە خاوەنددارێتی بۆ کەسێکی تر دەگەڕێتەوە تۆ بینی خاوەندداریەکەت بۆ خۆت بکەی بەبێ هیچ ئەوەی مافەکەت لەو شتە هەبی وە شەرتە دەبی ئەو مافە ئەو شتێک کە دەیدزی گوازراوبی کەواتە عەقار خانی ئەو شتانە کە ناگوازرێنەوە ئەوە ناستە بابەتی تاوانی دزی دەستە بابەتی دیوە شەرتی کردووە کە ماڵەکە گوازراوبی ئەگەر شتەکە بچووک بوو لە مادە 439 دەست پێ دەکا باسی دەکا سزاکەی دەبیتە کەتن دەستە بابەتی کەتنەوە و تا 5 ساڵ زیندانی دەڕوە سزاکەی پاش ئەوە دێتن ئێمە زەرفی مشەدەدمان هەیە لە یاسای دزیەکان مادەکانی دزی زەرفی مشەدەد چیە تۆ بە شەو دزیەکە بکەی یاخود ئەگەر شوێنێک ماڵێک بوو ماڵێکی بلێن کە ژیانی تێدا بوو ئەگە بە ڕۆژیش بێ ئەو ماڵە تۆ بزانی ژیانی تێدا و خەڵکی تێدا دەبتە بابەتی زەرفی مشەدەد ئە لێرە دەستە بابەتی جینایەتەوە سزایەکەی لە 5 ساڵ 7 ساڵ یاخود حتا 15 ساڵیش دەڕوە بینە سەر زۆر مشەدە دەکەیت تۆ کاتی دەچی دزیەکە دەکەی لەوانەیە ساحبی شوێنەکە تۆ بریندار بکەیت یا چەکت پێیە یاخود دزیکەرەکان بلێن لە نەفەرێک زیاترن 2 کەسن 3 کەسن گرۆپێکن ئەو کاتە سزان تا زیندانی مؤبەتیش دەڕوە لێرە یەشتی زۆر گرنگ هەیە تاوانی دزی ئەگەر هاتوو خاوەن مافەکە کەشتی لێ دزڕێ ئەگەر هاتوو تەنازولیشی لێ بکە بەڵام ئەوە مافی گشتی تێدا حەقل عامی تێدایە داواکاری گشتی دەبتە تەرەف ئەو کاتە لەگەری بە هیچ شێوەیەک تەنازول و سڵح و عەوشتانەش تێدا قبول کراو نییە دزی کەرەکە سزای خۆی هەر وەردەگری مەجالی تێدا نییە.